ڕێنمای دامەزراندنی ئەم کۆلێجە لەسەر پێداویستی کۆمەڵگاکەمان بوو بە پەرستاری نوخبە و لێهاتوو. خوێندن لە کۆلێجی پەرستاری هاوتایە لەگەڵ خوێندن لە زانکۆ و ئاستبەرزە نێودەوڵەتیەکان بەهۆی ئەوەی کە توانیمان لە ساڵی یەکەمی دامەزراندنمانە متمانەی ACIK کە متمانەیەکی نێودەوڵەتیە بەدەست بهێنین. چەندها شێوازی جیاوازمان هەیە کە ئەتوانین سکیڵ و نۆڵەجی تەلەبەکان لە بواری پەرستاریدا بەرەو پێشەوە برین. یەکێ لەوانە دابینکردنی تاقیگەی زۆر پێشکەوت و سەردەمیانەیە کە تەلەبەکان ئەتوانن پەرە بدەن بە تواناکانیان و فێر ببن لە زانستەکەدا. یەکێ لەوانە تێبڵی ئەنەتۆمیجە کێمە توانیمانە خۆشبەختانە دابینی بکەین بۆ فێرخوازەکانمان. لە تێبڵی ئەنەتۆمیجە کە بە تەواوەتی جێگەی کە دەڤەرێکمان بۆ ئەگرێتەوە فێرخوازان تەواوی مادەکانی ئەنەتۆمی زۆر بە جوانی خۆیان بەدەستی خۆیان ئەتوانن شیکاری بکەن و هەروەها سوودی لێ ببینن بۆ هەنێ مادەی تر وەکو پاتۆفیسیۆلۆژی وەکو فیسیۆلۆژی وەکو مەترنەتی. ئەمانە سوودێکی زۆر فراوان ئەگەێنن بە تەلەبەکان. یەکێکی تر لە تاقیگەکانی کۆلێژی پەرستاری تاقیگەی فەندەمنتال ئۆف نێرسینگە، واتە بنەماکانی نێرسینگ. لێرەدا فێرخوازان بە شێوازێکی زانستیانە و بەبێ ترس لە ئازاردانی هیچ مرۆڤێک لەژێر چاودێری مامۆستایانی شارەزا هەموو ئەو پرۆسیجەرانە فێر ئەبن کە پێویستیانە لە داهاتوودا.